ئەم ڕووخۆشی تۆ باسیەکەی لەسەر فەقێش کاریگەریە بوو. فەقێ مشاغبی زۆری هەیە. فەقێ لە دووتێی ئەو دیوار و شتانەیە شەڕە ئاومان زۆرە کرد. حەچی شەڕە سەرین و لە فەقێتیا زۆر فرتوجرتی فەقەتی زۆرە. مامەسا هەمووی ئاگالێ بوو. ڕۆژێک لە ڕۆژان دڵی نەئەهات دڵمان پشکێنێ. مامۆستا دەرگاکەی کراوە بوو لەو دیوە، ینی لە بیرم ناچێت ئێوارێ نانمان لێ بڕە فەقێ خۆی کرد بەو دەرگایکی چکۆلەی تیا بوو. مەلام حەمەی سردی بوو، مەلام حەمەی حاجی کەریم بێکراز بوو. ئەمەگە نانیێنە بە تۆ مامۆستا بەخۆرانەکەی تۆمان خواردە فەرمی ئەگ دەستان خۆش بێ، ئیشە چاکتان کردووە. مامۆستا من تۆزێک بەیانیا حەزم لە خەوی بەیانیان بوو. تەشریفی هێنا مامۆستا. منیش حۆلە حۆل و درەنگ هاتم. نێشکانمەوەی مەلای ئیسماعیل نعیمە نەومەن سەعیدە نەومەن سەعیدە نەومەن سەعیدە خوا شایەدە. ئەمە دەیان جار دووبارە ئەبوانێ ڕۆژێ لە ڕۆژان ئەم مامۆستا نەیوەهەی خەواڵووی خراپ هەری فەرمووە نەومەن سەعیدە مەلای ئیسماعیل فەرموو نەومەن سەعیدە خەوەکە و خۆش بێ ئیسماعیل. مامۆستا دڵی ئێمە ڕاگیرە کرد.